سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکان چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئەمڕۆ لەیەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین ئەمانەوەی هەندێک گفتوگۆ بکەین لەگەڵ مناڵەکانە لەبەرەوەی وەرزی سەیران و گەشتە بزانین ئەمان تا چەندێ پابندن بەوەی کە ژینگەی کوردستان بپارێزن لە کاتی گەشتەکانیانە لەگەڵمان بن فەرموون چۆنی؟ باشین باشی؟ بەڵێ ناوت چییە؟ نەشمیل نەشمیلە نا تۆ گۆرانی ئەزانی؟ نەخێر ئەو بەسەر تویان ناوتووە لەبەرەوەی مناڵێکی ئەوەنە ژیر و پاک و خاوێنی وایە؟ بەڵێ نەشمیل لە پۆلی چەندی؟ چوار ئەی ئافەرین نەشمیل چوار مۆس لەگەڵ چوار سێ و ئەکاتە چەند؟ هەشت ئافەرین هەر بژیت نەشمیل تۆ لە چوانێکە زۆر باشی ئینگلیزی بەڵێ Hello. What's your name? My name is Nashmil. My name is Zitala. Okay. تۆ منە ناسی؟ Yes. ئافەرین لە کۆ منەبینیوە؟ لە شاشەی کورسات. لە شاشەی کورسات. ئەی ئافەرین نەشمیل جان نەشمیل تۆ ئەچی بۆ سەیران و گەشت؟ بەڵێ. باشە حەزت لەکوێیە زۆر؟ دوکان زۆر خۆشە وایە؟ بەڵێ. ئەی باشە نزیکی ئاوەکە کەویتەوە؟ نەخێر. بۆچی؟ چونکە خەتەرە. خەتەر لەوانەیە بکەوینە ناویەوە ئەگەر مەلە نەزانین خوا نەخواسە لەوانەیە بخنچین وایە؟ وایە. نەشمیل گۆرانیەکم بۆ بڵێ دەی؟ گۆرانی نازانم دەخێر. ئەی وەرراوە؟ وەراوەش. ئەی مەتاڵ؟ مەتەڵی. دەمن مەتاڵێکە لە مزان مەزانی؟ ئەمە چییە؟ سەربانێکە و بنبانێکە چوارمە ڕوو شوانێکە. چییە؟ نازانی؟ نە. دەستە سەربانێکە بنبانێکە چوارمە ڕوو شوانێکە. ئەوەی تر فێر بە ئەوە بە هاوڕێکان بڵێ باشە؟ باش. یەک چەمڵێکایی بۆ نەشمیل گیان. چۆنی؟ باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ ئاڵێ لە پۆلی چەندی؟ چوار. ئافەرین ئاڵێ باشە پێم بڵێ تۆ کاچی بۆ گەشت و سەیران ئەو پاشماوانەی کە پێتە چی لێگەی؟ یەکەمە ناوتەنەکە خۆڵەوە. یەکەیتە ناوتەنەکە خۆڵەوە ئەی بۆچی هاوا فڕێی نایی لەو ناوە؟ چونکە ژینگەکە پیسەکەم. ئەی ئافەرین هەر بژی دەگۆرانێکم بۆ بڵێ. ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان ناشکێنە دانەنی تۆپی زەمان ناشکێنە دانەنی تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئافەرین یە چەمڵێکایی بوو لەبە چۆنی؟ باشم. باشی؟ باش. ناوت چییە؟ لیا یاکەین تاڵی. لیا کێ؟
لیا یاسین تاڵی لیا باوکت چۆنە باشە باشە کە ڕۆیشیتەوە بڕۆ سەلامی لێ بکە بڵێ مامەسی تەڵات و بۆ قوتابخانەکەمان باشە باشە. ئافرین لیا لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو ئافرین لیا حەزت لە سەیرانە بەڵێ ئەی باشە کاچی بۆ گەشت و سەیران ئاکە ئاگرەکەیتەوە ئاوا کەبابە برژێنی خۆشە بەڵێ ئەی زۆر باشە خۆشە دوایی خەڵوزەکە بەجێ بێڵین و ئەو ناوە ئاگر بگرێ ناخێت بۆچی چونکە ئاگرە گەونا دوایە یەکێکی تریش لەوێ بەگەلبەری بکەیش ئاگرەگرێت ئەی ئافرین دوای ئاگرەکە زۆرەکە دوای بۆمان کۆنتڕۆڵ ناکرێ وایە بەڵێ ئافرین هەر بژی ئەی گۆرانی زانی بەڵێ ئەدی گۆرانیەکە بڵێ پشوبە 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 وریابە بە. زیرەک بە ئازابە بە باس بێک جا هەڵپەڕا وەک پەپولا ڕاپەڕا باس بێک جا هەڵپەڕا وەک پەپوولە ڕاپەڕا. وانێ وەرزش لە خۆشە قوتابی بۆی پەرۆشە وانێ وەرزش لە خۆشە قوتابی بۆی پەرۆشە یەک کوردستان یەکە دوو دووربین لەلەکە سێ کورد و چالاکین چوار پێکرد و پاکین سێ کورد و چالاکین چوار پێکرد و پاکین پێنجنەوەی دوا ڕۆژین پێنجنەوەی دوا ڕۆژین یەک دوو سێ چوار پێنج ئافرین یەک دوو سێ چوار پێنج شەش بەستی ئانێژین هەوو ڕۆڵی مەیدانین شەش بەستی ئانێژین هەوو ڕۆڵی مەیدانین سێ کورد و چالاکین چوار بەگرد و پاکین سێ کورد و چالاکین چوار بەگرد و پاکین ئافرین یەک چەپڕێکانی بۆ لەبەر باشە و گۆرانی خۆشە لە کۆ فێر بووی لە مامۆستای سرودمانە یەک چەپڕێکایی بۆ مامۆسای سرود دەکەوتە ئافرین هەر بژی چۆنی هەوڕێکە باشم باشی ناوت چییە نزا نزا ئافرین نزا ئەدی سەیرێکی وێنەی دوا بکە جوان سەیرە کرد ڕووکەرە پێشەوە پرسیارێکی لێکەم بزان مەزانی چەند مناڵ لە وێنەکەیە چاویلکەیان لە چاوایە دوو ئافرین دوو تەواوە کچەکە و کوڕەکە وایە باشە پێم بڵێ تۆ حەزت لە سەیران و گەشتە بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمە لە سەیران و گەشت سەوتی گۆرانیەکەمان بەرزکەینەوە خەڵک بێزارکەین ناخ بۆچی دوای خەڵکەکە بێزارە دوای خەڵکەکە بێزارە بێ پێویستە ئێمە ئەگەر گۆرانی وشتمان لێە بە هێواشی بۆ خۆمانی دابگیرسێنین وایە ئەی ئافرین هەر بژی یەک چەپڕێک قایمی بۆ لێبەر چۆنی باشم سپاس تو باشی باشم ناوت چییە هەریات هەریاد دادی سەر ئەو بەرزکەرەوە هەریادەوە من لە بەچی وای لاتوو وەڵای ئەو مناڵە ئەو پێی کێشم کامێ منە ئەی وات بووایان لێ کردووی نازانم ڕاستم پێ بڵێ شەڕتان کرد نا ئەی خەتای تۆ بوویان خەتایەوە خەتای ئەو بوو خەتایە بوو بەڵێ بچین بۆ لای بزانین بۆچی وای کردووە نا ئەی بە مامۆساوت نا ئافرین نابێشت بگەڕنەوە باشە ئەگەر شتێکی خراپ و گەورەی کرد ئەو کاتە بۆ مامۆسای بگەڕنەوە بەڵام نابێ شەڕیشکەی هەریات و بۆ شەڕوشتی واکەی نابێ شەرکەی باشە باشە ئافرین دەستکاری مەکە خۆی چاکە بێتەوە باشە باشە ئافرین هەریات گۆرانیە زانی نا هیچ نا ئەی وەراوە هەنراوە لە بەرما ئەدی وەراوەیەک بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازاژی لە بەڕێوژێ بولبولی گەسکە و ساوم لە باخی ژین بێپەروە شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە ئەمە بەستم تا نەگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان عەزیز مەلاڕەش ئافرین ئەوکەی سەرچا کردووە تۆ وەڵای بۆ نەورۆز بۆ نەورۆز ئافرین ناکە جوانە قژی ئاوا بە پاکی ئەهێڵێتەوە هیچ نی لە قژە باشە جێڵوشتیوە لەبەرەوەی بۆ مناڵ نابێت دوای قژە هەڵەوەری و کەچەڵە بێ کەچەڵ باشە باشە ئافرین یەک چەمڕێکای بۆریە چۆنی باشی ناوت چییە محەممەد چۆنی باش محەممەد لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار محەممەد ئەوشتانی تۆی لەبیا نا ئەی کێە پۆلەکەیە بەڵێ ئافرین نابێت دەستکاریان کەین نابێت بیست بێ دوای بیان دڕێنین وایە بەڵێ محەممەد تۆ حەزت لە سەیرانە بەڵێ لەگەڵ کێ زۆرەچی بۆ سەیران لەگەڵ خوشک و براکانم یعنی لەگەڵ خێزانەکەی خۆتە بەڵێ ئەی باشە لەوێ هارەهاری و شەڕەشەخەکەی نا بۆچی
چونکە نابێ ئەگینا بەرامبەرەکەمان ئازاری پێگا. ئافرین بەرامبەرەکەمان ئازاری پێگا خەڵکی ئیزعاجەکەی ئەی بەرد هەڵەگریت و ئاوا هەر لە خۆتەوەڵی بێ بڵێ بزانم بەردەکەم زۆرە ڕوا بۆچی؟ چونکە نۆک بەرکەسێکە دوایی زیانی پێ بگا. ئافرین کاکە محەممەد هەر بژیت یەک سەڵی قایم و محەممەد چۆنی؟ باشم باشی؟ باش. ناوت چییە؟ زیوە زیوە؟ هەی لەو بەفراباری وە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نەدرەخت نەهورازی بەرز و سەخت وایە؟ باشە ئەو زیوەیە بەسەر تۆ ئەو توانە؟ باڵە زیوە لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار ئافرین زیوە ئەم ساڵ چوون بۆ گەشت و سەیران؟ ئەی بەنیازە بچن بۆ گەشت و سەیران؟ نەخێر لەگەڵ خێزانەکەتان ناچی؟ با حەزی لێیە؟ باڵە ئەی باشە لەوێ لە خێزانەکە و دوورەکەویتەوە؟ نەخێر بۆچی؟ کارێکی خراپە لە خێزانەکەم دوورکەمەوە بۆچی حەز ناکەی ئاوا بەسەر ئەو شاخ و شتیان بڕووی بەتەنیا؟ ناخێر بەرەبمەوە ئافرین بەرەبیتەوە ڕەنگە تووشی بریناری و پێکان وشتی وابی باشە؟ ئافرین ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئەدێ هەناری ترش و شیرین لێو بەخەندە و پێکەنین هاوڕێ سێ و پرتەقا خۆشەویستە لای منە بە ترشی و بە شیرینی میوەی فڕڤیتامینی لە ناو باخەندە دیاری میوانی لادێ و شاری هەناری ترش و شیرین ئافرین هەر بژی یەک چۆپ لە خایبی بۆ لێبە چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناو چییە؟ لێوان لێوان؟ بەڵێ ئەو کردێنە سوورە جوانانە چییە بەخۆتەوە کردووە؟ حەزت لە ڕەنگی سوورە؟ زۆر ئەدی تەوقە و تەسریحە و هەمووی سوورە وایە؟ بەڵێ باشە پێ بڵێ لێوان ئەو هاوڕێ و ئێستا گۆرانی بەسەر چیاوت؟ هەنار وایە؟ تۆ حەزت لە هەنارە؟ بەڵێ میوە زۆرە خۆی؟ بەبانیانە زۆرتری خۆم بەیانیانی خۆی چ میوەیە؟ پرتەقاڵ پرتەقاڵە پرتەقاڵە خۆشەویستە لای مناڵە تۆ گۆرانی ئەزانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ یەک بڵێ تەنها خودایە دوو بابە ودایە سێ خوشک و بیرایە چوار هاوڕێیەکانم پێنج ڕوکناکانی ئیسلام شەش کاتی لاخ و خەستان پێنج بۆ نانی بەیانیان شەش بارە قوتابخانەمان دەستپێکی وانەیە دەهاوڵ بەخشاوەکان ئەوانەی کا پێغەمبەرمان مژدەی بەهەشتی هێنا ئافرین یەک چۆپ لە قایمی بۆ لێبە چۆنی؟ باشم باشی؟ باشم ناو چییە؟ سان سان لە پۆلی چەندی؟ چوار ئافرین سان باشە تۆ حەزت لە گەشت و سەیرانە؟ بەڵێ کاچی ئەبێ نان زۆر 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 بخۆی؟ نەخێر بۆچی؟ لەبەر کە دوایی سگت دێتە ئێش سکە ئەیاتە ئازار دوای قەڵۆبی ناتوانانی هیچکە بێت بخەوی وایە؟ وایە ئافرین ئەبێ ئەوە نەنان بخۆی لە گەشت و سەیرانە کە سکمان نەیاتە ئازار وایە؟ وایە ئافرین سانگیان سان گۆرانی زانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکە بۆ بڵێ کوردستان پیرەمێردە چوە قوتابخانەی گوندێ لە حەوشەکەدا ڕاوەستا دەوریان لێدا مامۆستا ها خاڵگیان چی گەرەکە ها خاڵگیان پیرەمێردی بەسزمان کە لاوەز بووە گۆچان وتی تخوا مازەگان فێرم نەکەی چۆن بڕوسن کوردستان ئافرین هەر بژی یەک چۆپ لە قایمیان بۆ لێبە ئافرین چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ دینە؟ لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار ئافرین دینە دوایەوەی کە ئیشە بۆ ماسکە نەما چی لەکەی؟ فڕێ لەکوێ؟ لە ناو تانەکە هەر ئەوە ئەبێ فڕی لەسەر شەقام و شۆستەکان؟ نەخێر بۆچی؟ لەبەرەوەی شوێنەکان پێش ئەبێت و ژینگەکەمان ناشنی وایە؟ ئەبێ بیکەیتە کوێ؟ ناو تانەکە ئەبێ بیکەیتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە شوێنی تایبەت بە خۆڵ و خاشاک وایە؟ دینە جان تۆ لە پۆلی چەندی؟ چوار باشە تۆ چووی بۆ گەشت و سەیران ئەم ساڵ؟ چوو بۆ کوێ؟ چوو بۆ دوکان؟ ئەی ئەگەر چی بۆ شوێنەکە ئاوی لێبێ ئەبێ بچیتە نزیکی ئاوەکەوە؟ نەخێر بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر بکەیتەنە ئاوەکە کەس ناتوانێت ڕزگار بکات لەبەرەوەی ئاوەکە زۆر قوڵە و
ئەو کەسانی کە ئەوانی کە تۆش ڕزگارەکەن ئەوانیش لەگەڵ تۆ ئەخن. ئافرین هەر بژی ناڵان نابێت نزیک ئاوەکان بکەونەوە بۆ ئەوەی خوا نەخواسە نەوەکو بخنجێت وایە؟ ئافرین یەکچەم لێقای بۆ ماڵیازی دەبە هەر بژی ئینەکە دەست خۆش چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ئەو تو خەڵکی کوێی؟ بایزەوە. کوێ؟ بایزەوە. ئەوام زانی یابانی وشتی وای تۆ زۆر لە یابانیە چێزانی؟ باشە تۆ یابانە بینیوە؟ منیش نەبینیوە. باشە ناو چییە؟ پروشە. پروشە؟ باشە پروشە واتای چییە؟ نازانم. پروشەی بەفر هاکە بەفرەباری ئەڵێن بەفر پروشەی کرد ئەزانی چییە؟ ئافرین پروشە لە پۆلی چەندی؟ سێ. لە پۆلی سێیە پروشە باشە تۆ حەزت لە سەیرانە؟ بەڵێ. باشە لە سەیرانە گۆرانی ئەڵێی؟ نەخێر. ئەی گۆرانی لێن لە سەیرانە؟ جاروبەر. بە سەوتی بەرز یان بە سەوتی نزم؟ نزم. بۆچی بە سەوتی بەرز گۆرانی لێنە؟ چونکە خەڵکەکانی بەرامبەرت بێزار دەبن. ئافرین خەڵکەکانی بەرامبەری بێزارە بێ وایە؟ بەڵێ. هەر بژی یەکچەم ڕێکخانی بۆ لێمە ئەی تۆ چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ناو چییە؟ ئێلا. ئێلا؟ بەڵێ. ئێلا لە پۆلی چەندی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. باشە ئێلا ئەزانی گۆرانیەکەم بۆ بڵێ لەگەڵم هەوڕێتە؟ بەڵێ. ئەدی بێکەوە زانن؟ بەڵێ. کەوتم سێ دەست پێ بکەن باشە؟ بەڵێ. یەک دوو سێ میم ئای کەمین ڕەزا قورسە زۆر بەسام و بەترسە ڕقی لە من و لە تۆیە دوژمنی هەموو مرۆیە بۆ ئێمە وەک تەڵەیە دەستکاریکی هەڵەیە بە هەڤاڵانت بێژە هەر شوێنەیە کەمین ڕێژە با نەچن بۆ ئەو جێیە کەمینی بەدخوی لێیە نەک بتەقێ و بتکوژێ خوێنی پاکت بڕێژێ هەزار نەفرەتی لێبێ جا لە هەر شوێن و جێبێ. ئافرین هەر بژی مناڵی ئاقڵ چەپڵێکە بۆ لێمە دەست خۆش چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ناو چییە؟ پەریچە. پەریچە؟ ئەی لەو ناوە خۆشە پەریچە؟ کچی تو بۆ نەجوانی ناو چییە؟ پەریچە لە پۆلی چەندی؟ دوو پەریچە لە پۆلی دووە پەریچە ئەوە چییە ئەو وێنەیە بە جانتاکەتەوە؟ پشیلە. پشیلە حەزت لە پشیلەیە؟ خۆش دەوێ؟ خۆش ناوێ؟ بۆچی زۆر گوناح ناکە جوانە لوتی سوورە وڵای وەرە بۆ لای من و پەریچە بۆ نایە من ناناسیە پەریچە گۆرانێکی بۆڵی ئەدەی قوتابخانە زۆر خۆشە ماڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاش و شۆ پەنجەرێ قوتابخانە زۆر قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاش و شۆ پەنجەرێ قوتابخانە گشکاتەیە ڕووناکیمانە دەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تەنگانە ئازادی هەرجارە قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە. ئافرین یەکچەم ڕێکخانی بۆ لێمە هەر بژی ئەی تۆ چۆنی؟ باش. باشی؟ باش. ناو چییە؟ مینە. مینا خان لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دووە ئافرین مینا جان مینا بەڵێ. باشە ئەبێ ئێمە کە چوین بۆ گەشت و سەیرە ئەو خۆڵ و خاشاک و پاشە ڕۆی پێمانە فڕێی لە ناو ئاوەکەوە بۆچی؟ چکە دوایی ئاوەکە پیسە بێت. ئافرین ئاوەکە پیسە بێت و کاتە بە کەڵکی خواردنەوە نایە وایە؟ ماسەکانیش ئەبرێت وایە؟ ئەی باشەوە پاشە ڕۆکاتا چی لێکرد کاتە بۆ گەشت و سەیرە؟ ئەکینە ناو سەڵی خۆڵەکە. ئافرین ئەوێ بکەینە ناو سەڵی خۆڵەکەەوە بۆ ئەوەی سیاری خۆڵەکە بێت و بیڕێژێ وایە؟ ئافرین یەکچەم ڕێکخانی بۆ دیکە دەست خۆش چۆنی؟ باشم. باشی؟ باش. ناو چییە؟ فەلەک. چی؟ فەلەک. فەلەک؟ بەڵێ. ئەی جا لەو ناوە خۆشە فەلەک لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار؟ بەڵێ. ئافرین فەلەک باشە پێم بڵێ کاچین بۆ گەشت و سەیران ئەبێ لە ناو پاسەکەیە چی بکەین؟ عاقڵ بوو. ئەیە بیا سیناوە بکەین ئێو خۆمان لە جامەکە و بەرینە دەرەوە؟ نەخێر غەڵەتە. خەڵەتە بۆچی؟ لەبەری خەڵکەکانی زەعاجە بن. ئافرین خەڵکەکانی دەوروبەرمانی سەعاجەکەین شۆفێرەکەی سەعاجەکەین وایە؟ بەڵێ. ئافرین کەواتە بە بێدەنگی دانیشین وایە؟
هەر بژیت ئەی تۆ ناوت چییە؟ ئاڵێ ئاڵێ چۆنی؟ باشم ئاڵێ لە پۆلی چەری؟ چوار پۆلی چوار؟ ئەدی ئاڵێ گۆرانێکم بۆ بڵێ؟ دایە ئازیزی دڵم خواڕێزی تۆی فێر کردم ئیسلامتان پێناساندم کردمە بەرنامەی ژیانم دایە نیشانداری ڕێزچی بکەم تەرزیبی لێم بابا ئازیزم خواڕێزی تۆی فێر کردم ئیسلامتان پێناساندم کردمە بەرنامەی ژیانم ئافرین هەر بژی یەک چۆپڵێکخای بۆم دواوڕێمان ئەسا خۆش سپاس هەر بژی چۆنی؟ باشە باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ سەنۆ سەنۆ؟ وی لەو ناوە خۆشە سەنۆ لە پۆلی چەندی؟ پێنجی ئەلف پێنجی ئەلف ئەی حەزەکە لە پێنجی بابی نەوەڵڵا بۆچی؟ لەبری حەز لە پێنجی بانیە بەڕاستە ئێمە لە پۆلی پێنجی بام بۆ نای بۆ لای منیش وڵات گاڵتاکەم حەزەکە منیش لە قوتابخانەکەیەوە بم بەڵێ یاریتان لەگەڵە کردم بەڵێ خەتخەتێ بکەین بەڵێ خەتخەتێ نەزانی؟ بەڵێ. بەڕاستە؟ بەڵێ. باشە دوایە چینە دەرەوە بێکەوە خەتخەتێ نەکەین باشە؟ باش. سەنۆ بەڵێ. گۆرانی زانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ کورسیارن کورشیارن خورتا مێرنجن گەیارن دفەیت و تبچوو هۆشیارن پێیان نابنج و دکارن مافێ خۆب باستا بستێنن نێ دوژمنە دوو پشک و مارن هاف بانە دوورگەهارن چونکە فێڵی وانە دیارن ئەی ئافەری سەنۆی گیان دەست خۆش هەر بژی یەک چۆپڵێکخانی بۆ لێبەر چۆنی؟ باشی؟ بەڵێ ناوت چییە؟ ئاڵێ ئاڵێ؟ بەڵێ ئاڵێکی تریشەیە لە پۆلێ وایە؟ بەڵێ. ئەی باشە مامۆساکە ئاڵێ ئێوە هەردووتان بێکەوەڵێن بەڵێ بەڵێ بەس لێک پۆلەکەی من پۆلەکانی تێ دوانی تێبێت بەڕاستە ئاڵێتان زۆرە لە قوتابخانەکە ئەڵم سیانەکەم سیانی بێزگەل خۆم دوایی ترە ناسم یعنی پێنج ئاڵێ هەیە لە پۆلێ لە مەکتەبەیە خۆش دەبێن ئاڵەکانی تریش نەمازە ناسم ناسی بەس زانی ناویان ئاڵێ وایە ئافرین ئاڵێ گۆرانی زانی بەڵێ ئەدی گۆرانێکە بۆ لەسەر سلەیمانی شارەکەم شارەشکۆ دارەکەم زۆر دڵگیر و ڕازاوەی ئەڵەی بووکی ئەم ناوەی سلەیمانی شارەکەم شارەشکۆ دارەکەم زۆر دڵگیر و ڕازاوەی ئەڵەی بووکی ئەم ناوەی ئافرین یەک چۆپڵێکخانی بۆ لێبەر چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ مند چی؟ مند مند بۆ جواب نایتۆ مند بەڵێ چۆنی؟ باش باشی؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی دوو لە پۆلی دوو کاکە مند منە خۆشەوێ بەڵێ حەزەکەی زوو بمبینی بەڵێ ئەزانێ بێ چی بکەی بۆی من ببینی چی ئەبێ هەموو ئێوارەیەک سەعات 5 سەیری شاشەی کورسا بکەی بەرنامەیە منە خۆشمانەیە من ئەچم بۆ گوندەکان مناڵانی گوندەکان دەبینم تەواری هاوڕێم بەرنامەی گەشت و زانیاری هەیە ئەچێ بۆ شوێنە خۆشخۆشەکان باشە؟ باش ئافرین من گۆرانی زانی؟ نەخێر نازانی؟ ئەی ئەزانی بە قایمی بڵێ زیتەڵا بەخێربی بۆ قوتابخانەکەمان بەڵێ دەی زیتەڵا بەخێر بێ بۆ قوتابخانەکەم کوڕە قوربانی تۆ بم زۆر سوپاس بۆ تۆ مەمنون چۆنی؟ باشم ناوت چییە؟ محەممەد محەممەد بەڵێ لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار؟ بەڵێ محەممەد ئەچی بۆ سەیران و گەشت هەروەڵا باشە ئەی لەوێ چی یاریەکەکەی؟ وەڵی یاری خۆشەکەم یاری وەکو چی؟ شەڕە بەردەکەی؟ نە بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر بەردەکان بەر یەک بەرامبەرەکەمان بکەوێ ئازاری پێەکەن ئافرین دوای بەردە تەق ئەیا بەسەری ئەوە ئەویشەڵێ ئەوە جێ بوو بەردەیاویش تۆشە بێ خۆ بشاریتەوە وایە جا بۆ شتی وا بکەی لەبەرەوە بە عەقڵی لە سەیرانەکە دانیش و خۆ تووشی کێشە مەکە باشە محەممەد؟ ئافرین یا چەپڵێک قایم بووەم دووەڕێمە چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ ئانا ئانا چۆنی؟ باشم لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار ئافرین ئانا تۆ کاچی بۆ سەیران وشتیوە بینی و یەکێک پاشەڕۆ و خۆڵ و خاشاکەکانی لەو ناوە فڕەیە چی پێڵی؟ ئەڵێم شتەکان مەخەرە ئەرز چونکە ژینگەکەمان پیسە بێت و دوای ئەوەش هەوای پیس هەڵەمشین و نەخۆشەکەین ئافرین بەڵێنم پێی ئەگەر یەکێک لە سەیرانە بینی و ژینگەکەی پیس کردو بچی بۆ لای و پێی بڵێ ئەوە کارێکی ئەڵێ وامەکە
باڵ ئافرین تۆ مناڵێکی زۆر ژیر و جۆڕایڵی هەر بشی گۆرانێکم بۆڵی ژینی لادە سێرانە گەرجی تۆزە گرانە ڕۆژی نەورە سەری ساڵ دەکەون ئیشکر و کەڵ یا جوتیا جۆگە هێنا بۆ ئاودەشتنی دەخلودان یان دەربڕینی شاخە یاخود پرژینی بەخە یا توتنە یان درە و ناوەسیم بە ڕۆژ و شەو یان گێرەیان شنکردن هەڵمەت بۆ فەرمان بردن فەرقی نیانێ ومێ هەرکەس دانیشتوانەدێ گشت خەریکی فەرمانن بۆ دەسێنانی نانن تاو دەبێ هاوین تێتە گۆشین زۆر بەتین ئەی ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر چۆنی ئەو ڕێکە باشم ئەحواڵت ناوت چییە؟ کەژی کەژی و چاویلکە جوانە چییە لە چاوتا ئەو کە بۆی کڕێوی باپیرم باپیرت چۆنە باشە بڵێ باپیرە زیتاڵە زۆری خۆشەوی باشە من باپیری تۆم خۆشەوێ باپیری هەمووتانم خۆشەوێ کەژی باشە پێم بڵێ تۆ ئەبێت چاویلکەکەی خۆ بێتە دەست مناڵەکانی تر نەکردوای ئەشکێ ئافرین ئەی باشە کە خەوتی ئەبێت چاویلکەکە و چی لێ بکەی دایکەنم دایکەنی بۆچی چکە تا نەشکێ دواییش پیسە بێ وایە بەردەوامەوە چاویلکەکی خۆ بە جوانی بپارێزە با لە چاوتا بێ باشە زۆر لێ واتووە ئافرین چەند جوانە کەشی گیان هەر بشی یە چەپڵێکانی بۆ لێبەر چۆنی باشی ناوت چییە چی سەنا باشە ئەی تۆ چۆنی ئەی تۆ ناوت چییە ئانیا و سەنا ئێوە دوو هاوڕێی گیانی بە گیانین وایە یەکتری تا خۆشەوێ ئەی باشە من تا خۆشەوێ باشە ئەی من تا خۆشەوێ یان چۆلەکە من ئەی چۆلەکە تا خۆش ناوێ وڕە چۆلەکە زۆر جوانە باشە چۆلەکە ئەڵێ چی ئادی پێم بڵێ جیو ئەی باشە کەڵە شێرەڵێ چی قوقوقوقو ئەی باشە قاستان بینیوە قاس قازە فرێ یان نافرێ قازە فرێ قازی کێویمانەیە فرێ قازیشمانەیە نافرێ کەواتە دوو جۆر قازمانەیە وایە ئافرین ئەی باشە پێم بڵێ ئەزان گۆرانێکم بۆ بڵێن بێکەوە چ گۆرانێک لە ماڵی سمۆرەخانە دە باشە کەوت سێ دەست پێ بکەن باشە یەک دوو سێ لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق کێ ئەوە مندا پیرم ڕۆڵە گیان بۆم هێناون کێکی جوان دەیبیکەنەوە بە قوربان هێندی گەرای فێڵ بەس بڕۆ وێوی تەقە بەس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە ئافرین یە چەپڵێکانی بۆ لێبەر مناڵە عەزیزەکان ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئەم مناڵە خۆشەویستانە بەڕاستی ئەمانە مناڵی زۆر ژیر و زۆر وریان هەموویان پیاوتم کە پابەندی لە کاتی چوومان بۆ گەشتەکانە کە ژینگەی کوردستان بیست دەکەین من ئەمانەم زۆر خۆشەوێ لەبەرەوەی زۆر گوێڕایەوە لێریا کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێری